مامۆستاڵەتی ئەمە زێبرانشێ بیرکاری ڕەفیشەشا بدەموە ئەس هێویدارم کو هۆن سوودێژێ وەرگرن ئەم کەتنە وانەیە هەیە وانەیە یەکەمن ئەمێ ئەنها بەردەوامی وانەیە خۆکەن وانەیە ئەمە بناوێ بەکارئانین لەسەر هێژمارێن خۆزایی بەکارئانین لەسەر هێژمارێن خۆزایی وەکەوە دیت بەکارئانینە کۆمکردنی و دەرخستنێ بن ئیرۆ ئەمێ بەکارئانینە هەفدانێ ئەمێ ببن بەکارئانینە هەفدانێ هون هەموو هون ڕەفێشەشانە هون مەزن هون زان هێمەیە وێنە بی ئەواییە ئەزێنها میناکەکی ژوەردەینم سێ هەفدانی دو یەکسانی شەش چواتە یا سێ هەفدانی دو نها گاوا بیم سێ هەفدانی دو ئەز ددۆ زێدەکی ددۆ زێدەکی ددۆ دکەم سێ جارە یەکسان شەش هژمارە دەستپێکێ تێن بیساندن ئەو هژمارە دووبارەکردنەیە هژمارە دویەمین ئەو هژمارە گۆتێ دووبارەکردن نها ئەدە سەر ڕاستەکە هژمارە ئەزێ ژوەرە نیشان بکەم چاوە کارئاینامەیە کۆمکردنێ چێ دەبە هژمارێ مەین خۆزایی بە سفر دەست پێ دەکەن ئەزێ هژمارێ خوا لەسەر نیشان کەم نهار وی داره اد بجم سه هفدانی دو یعنی سه جارا دو دمن از دچم اف جارک اف دجار اف سه جار وکه هون بینن از الکو سکنیم الهجمارا شش از سکنیم نها محموكا واتيا هفداني ناسكر از هيما بو هون حموجي تابلو هفداني جبر بكنج بو آريكاريا وكي هون كاربن انجام زوب دست بخن اف ميناكي هيسان از دموا جبو از ريباز جوارا از نشان بكم داباقو از بيج موا ددو هفداني سسي دي ساني از دينم شش لبي داري پنج ئەوە شەش ئەوە حەفت و هەشت و زانن هژمارن خۆزایی هژمارن بێداوینە نهال بێ دەرێمە دۆر پێشی دانی ئەس بێژم دوو هەفدانی سێ یانی دجارە سێ سێمەن ئەزێ هەرم یەک دۆ سێ دیسا ئەم هاتن چ هژمارێ سەکنی ئەم هژمارە شەش سەکنی نها ازه تایبەتمەندیە کارئانینە هەفدانێ ئەزێ بدمەوە ئەمێ دەنن تایبەتی ئان تایبەتمەندیی هۆکارن ئەم کار بێنن ئەف تایبەتی گرێدایە چێ تایبەتیە کارئانینە هەفدانێ نها ئەزێ میناکەکی بدمەوە میناک پێنج هەفدانی دوو یەکسان ده وەکە ئەتزانم پێنج هژمارەکە خۆزاییە دۆ هژمارەکە خۆزاییەت ئەنجامی خۆ دەژی هژمارەکە خۆزایی و دەست خست گۆمگۆ میناکەکە دیمەداوە سێ هەفدانی چار یەکسانی دۆزدە مرە سێ هژمارەکە خۆزاییە و چارجی هژمارەکە خۆزاییەت ئەنجامی خۆ دەژی مرە هژمارەکە خۆزایی مر دەست خست از کارمل بێ دەرێ بێژم ئەنۆ بکارئانینە هەفدانێ بکارئانینەکە گرتیە یعنی چه هژمارین خۆزایی گاوا ئەس بێنم ئەس هەفدانی هەف بکەم بە ئەنجامێ خۆدا هژمارەکە خۆزایی دەکەوێ هەگەر ئەس کارم بێژم هەگەر ئا با هژمارین خۆزایی بن ئا هەفدانی با یەکسان چیە بمرە جا لەوێ دەرێ ئەف جایەمە تمی چیە هژمارەکە خۆزاییە جا ئەف دچێ ئەنو جا ئەندامێ کۆمکە هژمارێن خۆزاییە
اف تایبەتمەندیە مایە یەکەمینە ئینۆ هەفدانی چه هژمارên خۆزایی هژمارەکە خۆزایی ئەم دەست دەخن ئەزین ها هەرم خالەکە دی ئەم کارم هەڵۆ بکەنجی ئەزێ هەرم خالەکە دن ئەزێ دیسە میناکەکی بدمەوە گاوا ئەز بێژم دو هەفدانی چار دە ئەنجامی خۆدا مەرە دەردکەبێ هەشت کازێ ئێم چار ئێنم دی ئالی ئەزێ هەفدانی ددۆ بکەم یەکسان دیسانێ ئەنجام مرا هەشت دەردکەبێ ئەلبێ دەرێ ئەز بگەهم دو هەفدانی چار وەکە چار هەفدانی ددۆوە لێ دەرێ ئەدبێژم بکارئاینا هەفدانێ بکارئاینەکە هەف گوهێرە ئەز کارم دەینم هەگەر ئا با هژمارên خۆزایی بن ئەندامێ کۆمکە هژمارên خۆزایی بن تمی ئا هەفدانی با یەکسان با هەفدانی ئا ئەنجام تمی یەکسانە وەکەمە دیت vê mînaka dest pêkê de ez karim ez dorawêna xêz bikim ji bo bimênê bîrawe ez ê naherim xaleke dî gava ez sê hijmarên xwezayî cem hebin ez wa hevdanî hev bikim du hevdanî sê hevdanî çar an hevdanî pênc nihal vê derê دو هەفدانی سێ چقاسیە شەش شەش هەفدانی پێنج سه دە ئەنجامی خۆدا مرا سه دەرکەت گاوا ئەز وەرم کەوانەکە بکاربێنم ئەز دەینم کەوانەکە خۆ بکەم دو هەفدانی سێ هەفدانی پێنج ئەزێن ها ئێم کارئاینا خۆ چێکم ئەزێ دەست پێکێ ئەزێ با هەردووکێت کەوانەکەی دەچێکم دو هەفدانی سێ دە ئەنجامی خۆدا شەشە شەش هەفدانی پێنج دە ئەنجامی خۆدا سها گو از ورم وی کەوانەکە خوا بچەکی بوردە بدەم ئەس بگوهارێنم جهێ کەوانەکەی خوا ئەس بێژم دو هەفدانی سێ هەفدانی پێنج ئەس کەوانەکە خۆ بێنمە بێدەرێ ئەزێ بینم کە ئەنجام چون برە دەردکەوێ ئەزێ ئێم بێژم دو هەفدان سێ هەفدانی پێنج پازدە دە ئەنجامێ خۆدا سه دەردکەوێ گاواز هەبڕووکردنی ناوبەرە هەر سێ ئەنجامە دەمەیزێنم ئەدبینم هەر سێ ئەنجامی من یەکسانن ئەس گەهامە خالەکە دی ئان تایبەتمەندیەکە دی ش تایبەتمەندیên کارئانینا هەفدانێ di hejmarên xwezayî de ku hevdan bi karئanîneka yekgirtiye bi karئanîneka yekgirtiye yanî guhertina kevaneka li dora hejmaran ti bandora xwenakê di hevdanê de ez karim bêjim li vê derê heger destpêkê em karin hejmarê xwe binivîsin ez deynim مببورن از دینم دو هەفدانی سێ هەفدانی پێنج مەدید یەکسانی دو هەفدانی سێ هەفدانی پێنجە مەدید یەکسانی دو هەفدانی سێ هەفدانی پێنجە مەگۆ هەگەر ئاجم من هژمارەکە خۆزایی بێ و باژی هژمارەکە خۆزایی بێ و جاژی هەموو هژمارên xwezayî bin endamê komika hijmarên xwezayî ez karim bêjim a hevdanî ba hevdanî ca yeksanî a hevdanî ba hevdanî caya yeksanî a hevdanî ba hevdanî ca ez ji vê taybetmendiyê re dibêjim ez bêjim taybetmendiya yekgirtinê an taybetmendiyeka taybetmendiya yekgirtinê di hevdanê de di hejmarên xwezayî de niha ez ê herim taybetmendiyeka dî jî ez ê ji we re nîşan bikim xwendekarê hêja ez ê niha mînakekî bidmewa ez ê dû vê mînakê ez ê bigihim taybetmendiyeka dî ji taybetmendiyên hevdanê وەکە ئەم تەv dizanin ئەنû سفر hejmara yekemîna di hejmarên xwezayî de di hevdanê de hejmareke herî bihêza gava hevdanî çi hejmarî bê dikarê wana û ew di encam de derdikeve sifir hevdanî pênc yeksan sifir şeş hevdanî sifir yeksanî sifir ez bînim ez çi hejmara xwezayî ez bênim ez hevdanî sifir bikim di encamê xwe de sifir derdikeve ez karim bêjim
صفر ئەندامێکی مژۆکە دەچدا هەفدانێدا دە هژمارێن خۆزاییدا لە گۆری هەفدانی دە هژمارێن خۆزاییدا لە گۆری هەفدانی ئەس بێژم هەگەر ئان ئەسکارم بێژم باش بەر تەبلی هەوی چەنە بێنە قەبا سفر و تیپێدا چ تیپ بێ چێ دەبێ ئەسکار بێنم هەگەر با ئەندامێ کۆمکە هژمارێن خۆزایی بێ تمی با هەفدانی سفر یەکسانی سفر هەفدانی بایاش بەر هەفگوهێرە هەمزان هەفدان یەکسانی سفرە ئاف تایبەتمەندیەکە ش تایبەتمەندیێن هەفدانێ لە هژمارێن خۆزاییە ئەم شەکەڵە نەها هژمارەکە دیژی هەیە جەمە هژمارە یەک هژمارە یەک ئەم تەبزانن ئەو هژمارە پای سفرەتێ ئەس بینم ئەو هژمارەکە هەری لەوازە هەفدانی چ هژمارێت بێ ئەدبینم ئەو هژمار ت باندۆراخوا لە هەفدانە هژمارە دی ناکێ و هژمارە دی وەکەخوا دمێنە ئەس بێژم میناک یەک هەفدانی سێ دە ئەنجامی خۆدا هون بینن دەردکەوێ سێ گاوا ئەس بێژم پێنج هەفدانی سێ دە ئەنجامی خۆدا عەفوان المە ببورن پێنج هەفدانی یەک دە ئەنجامی خۆدا دەردکەوێ پێنج لەوێ دەرێ یەک تبان دۆراخوا لە هەفدانە هژمارە ناکێ بۆ vەیەکێ ئەدبێژم هژمارە یەک هژمارەکە بێبان دۆرە دە هژمارێن خۆزاییدا لە گۆری هەفدانێ ئەسکارم بێژم هەگەر ئەندامێکی کۆمکە هژمارێن خۆزایی بێ یعنی هژمارەکە خۆزایی یەک بێ دۆ بێ سێ بێ پێنج بێ سەد بێ هەزار بێ گۆ ئەز وەرم ئەز هەفدانی یەک بکەم تمی وەکە تی یەک هەفدانی وێ هژمارێ بکێ و تمی ئەو هژمار وەکە خۆدمێنێ ئەس بێژم لەوێ دەرێ هژمارە یەک هژمارەکە بێ باندۆرە دە کارئانینە هەفدانێدا نهال وێ دەرێ مە تایبەتمەندیên bi karînîna hevdanê mebdawî kirin em ê herin xaleka dî an em ê herin bi karîneka dî ji karînên li ser hejmarên xwezayî ew karîna me karîna parvekirinê ye xwendekarê hêja em ên ha bi karîna parvekirinê bin berîn ha hûn refê şeşana we bi karîna parvekirinê di refê berî niha de we birina hûn hêmeya wê nas dikin hûn zaniya berî hêmeyê parva dibaya ya duvra parva dikeya û ji xwe hûn zanin yeksan û encama nihar vê derê ez ê mînakekê bidmewa ser parvekirinê gava ez bêjim heşt belavî çar em hemû zanin heşt ez bêjim heşt şekir mirana ez ê dime çar zaroka hûn tev dizanin hûn mezin hûn bêr dibin û her yekî du şekir digihine wana مەبەستا من ji mînakê ez rêbazî ji were bidime xuya kirin û du ştê dî em ê di karîneda em ê li ser bisekirin heşt belavî çar di do ka em ê niha em ê ser rasteka hejmara ji were em ê nîşan bikin û çawa bi karîna parvekirinê çê dibe ez dayên min vê derê sifir yek do شش هفت اویا هشت هشت بلاوی چار از چار بم چار منک دو سه چار از دوینم از دیگه همه کوده از دیمه بر دی سانه از یک دیجی از ببم از بینم که اب هشتا من چند جاره چارت دهنا چند منی چارت دهنا از بینم اوی یکم و اف جی یک و یک دبنا جمع دو جبولو د انجام خدا هجمارا ددومه به دست خست از این هاتی بینیه کی دموا سر هجمارا صفر و باندوراوی د لسر پار بکرنه گاوا از دبیجم صفر بلاوی پنج از کارم دوی اوایدنم
صفر بلاوی پنج ده انجام خدا صفرا جبر وکه هون زانن چه هجمار هیا از هفدانی پاروا دکا از دکم حتی پاروا دبجمره درد کوی صفر هفدانی پنج هون زانن صفر هفدانی پنج یکسانی صفرا تو هجماره دینینن اچه هجماره بینم از صفر بلاوی وی بکم ده انجام خدا انجام جمره چی درد کوی صفر و از بیجم هشت صفر بلاوی صد ده انجام خدا دیسا صفرا جبر تو هجمار نینن از هفدانی صفر دکم صد درد کوی جبری چه صفر وی داره و از هرم از کارم بیجم هگر هجمارك خزايبة تمي صفر بلاوي آن أسكارمش بهون فرق وجدا هي كاربنا برا وادم از تيبا بعدينم أزيدينم صفر بلاوي تمي صفرة صفر بلاوي تمي تشيا صفرة نها أزي بجم قالوا أسكارم صفر از هجماركي بلاوي صفر بكم همین نمیزنن گو پنج بلاوی صفر وکه هون زان اسکارم وی اوای بن ویسینم نهال بدری از د انجام خدا ازانم بر سواوینا نینا از نکارم تا انجام الوردینم جبر تهجمارا خوزای آن تهجمار نینا گو از هفدانی صفر دکم پنج در دکوی جبو ویکی از دبیجم چه هجمارا خدایی بلاوی صفر نابا یعنی انجام خدا نینا هجمار خدایی تمی گو هگر با هجمارکا خدایی با تمی با بلاوی صفر چیا ده انجام خدا نینا نابا یعنی پاروکرناوینا نابا نهال في دريب كراينا بارفكرني مبريبازك جوار شيرو فكر نها هنا جو بجن جارنا هجمان تين بلا بي هجمارة كي دبن أم تكارن دميناك كيدا أم بيجن دصاد وبيستو بينج ورقاب مرهنا دصاد وبيستو بينج أمي بقت بجميناك هيسان دنواج بهون زو لبر بكابن دصاد وبيستو بينج بلا بي بينج گو ازورم بکار آینا پار بکرنه چه بکم دوی ازورم به همه بکار بینم هون همو بینات زانن ازی هجمار خوان لوی داری بن ویسینم ازی ابنا پاروا دبیا و ابنا لوی داری پاروا دکیا لوی داری دو بلاوی پنج نابا اسکارم صفر دینم اسکارم ندینم جبر صفر هجمار خو زاید العالی راسته به نرخن ازی دو هجمارا ببم 22 بلاوی پنج چهارم بو ازورم از چهار هفدانی پنج بکم ده انجام خدا 20 درد کوی ابنا دو ابنا چقاسا صفر نها ازی این پنج بلاوی پنج بیک یک هفدانی پنج ده انجام بکار آینا در خسنه دا صفر درد کوی هون بینن دائما پاروکرن از هجمارا آلیه دستی خوی راستی دست بگم چه نبی از ورم بجم پنج بلاوی پنج تمی از پیپر کی خوی مزن دست به کار آینا خویا پارو کرنه دکم امینک جارنا پارو دکه ده هجمارن جارنا سه هجمارن افتش همو برینها درف پنجادا ام سروانا ساکنینا امینها وانا یا خبر دوام کن بریز به خالکی ریس کرنا بکار آینا کچاوا بکار آنین تینا ریس کرن ریس کرنا بکار آینا وکا امزانن بکار آینه مهنا کوم کرنا درخستنا هفدانا و پارو کرنا و جارنا کوانک جیرو لکید لیزن ده ریس کرنا بکار آینا دا از این ها میناکی دینم و از هر میناکی از دینم از یک هم خالکی از جوارا بیجم داوا از بیجم میناک از یک کوانکا خوبکم سه هفدانی دو كيمكي هشت بلاوي أنا أمي هفداني هاببن هفداني
أمي هجماري بقول هاي شاگرد هيجا از دينم سي تمام ما بسكاب ما هجماري مزودة كبانات بود هجماري الخزائم تمام أزاس بيكم خندكاري هيجا از ميناك كي بدموا بينج هفداني ددو كيمكي سي هفداني سي نهال فيدري از ورم بكار آينا خو چي بكم از نكارم بكار آينا خو دست بي بكم حتى از تشتيد هندروي كوانا كادا از چينكم از نكارم بكار آينا خو بكم از چكم از ورم زي هر از كوانا كي خو از انجامي ويانا دست بخم بينج هفداني دو ده كيمك از هما ياخو این مخواري سي هفداني سي نه ده انجام خدا یک درد کبه گاوا كوانك جمع هبه وبكار آينا كاديجي رخم هبه و از بيجم شش كيمكي دو هفداني سي نهال فيدري بكار آينا در خستني هيا ليه كوانك جي رخم هيا الفيدري نكارم بكار آينا خوا چيكم حتى ازياد هندروي كوانا كده از بدس نخم از دينم شش بين مخواري كيمك دو هفداني سي شش كيمكي شش صفر نها غاوا جمع هبه چار زيدكي حفت هفداني ددو الفرجي دي سانه دويت بكار آينا خويا هفداني چيكي نو كان بكار آينا خويا كوم کرنے چيكي وفي أواي موانع خا بداوي كر از هيبي ما كوهون جي سودي ورقرن